ئایا خەڵک لە دەنگدانی گشتی تۆڵەی دەنگدانی تایبەت لە دەسەڵات دەکاتەوە؟ ئەنجومەنی پشتیوانی تەوتین چی لەو بارەیەوە دەڵێت؟ هەروەک چاوەڕێ دەکرا لە دەنگدانی تایبەت بۆ ئەوەی فشارەکان لیستەکانی حیزبەکانی دەسەڵات زۆرینەی دەنگیان بەدەست هێنا. بەڕێڕای ئەوەش بایکۆت بۆ ڕەتکردنەوەی ئەم فشارانە لە پلەی سێیەم بوو. دەنگەکانی دیکەش بە ئاستی جیاجیا بەسەر لایەنەکان دابەش بووە، بەڵام لە ئاستی خواست نەبووە. لەم بارەوە ئومێد ئەکرەم سەرپەرشتیاری هەڵمەتی بانگەشەی لیستی تەوتین بە سەرۆکاتی دکتۆر ڕەعد ڕەفعەت ڕایگەیاند بەپێی بە دوواداچوونمان لە زۆرینەی هەرە زۆری بنکەکان دەنگمان بەدەست هێناوە، بەڵام بەو پێی میدیا و لایەنەکان تەنها دەنگی حیزبەکان کۆ دەکەنەوە. ئاماری دەقیقمان لا نییە، لەگەڵ ئەوەش ئاماژەکان دڵخۆشکەرن لەبارەی ئەو دەنگانەی لە دەنگدانی تایبەت هێناومانن. وتیشی بەڵام چاوەڕێی ئێمە لەسەر دەنگدانی سبەیە. پێمان وایە خەڵک تەوتینی دەوێ بۆ ئەوەی کێشەی موچە و گرانی بازار چارەسەر بێت، بۆیە داوا لە دەنگدەرانی پارێزگای هەولێر دەکەین پشتیوانی پرۆژەی تەوتین بکەن، چونکە دڵنیاین سەرکەوتنی زیاتری دەسەڵات کێشەی موچە قوڵتر دەکاتەوە. بەبێ بوونێکی کاریگەریش لە پەرلەمانی عێراق ئەو بەشەی تەوتین کەماوە جێبەجێ بکرێت، زۆر ئەستەما بتواندرێ بگەێنرێتە مەنزڵ، خەونی چارەسەری کێشەی موچەش بەدی بێت.